من ڕێبین سەبورم لەگەڵتان دەبم لە بەرنامەی چاویستاندەر. زروفی کەرگوو زروفێکی باش نییە، نالەبارە دوای لێفرەتەکانی ڕیفراندۆمەوە لەم شارەیە ئەم هێزە خەڵکی ئەم شارە نییە. خۆ سەرۆکۆمار لە حیزبەکەی جەنابتانە تا ئێستا هیچی بۆ کەرکوو کردووە، داوڵاتیەکی زۆر دەڵێن بەداخەوە تا ئێستا نەیتوانی وەستەردانێک بکات. سەرۆک کۆمارەوە سەرۆک کۆمار درێغی هەیە بۆ کەرکووک بەڕاستی. تۆ زەختێک هاتە سەر و شارەکەی خۆت بەجێبێڵی ئەمە من پێم وایە کردەوەیکی زۆر زۆر خراپە و کردەوەیکی زۆر نامەنطقیە. ناشکرێ ئەو کاتێک کە ئەهۆن بوو بیتەوە بە خەڵک بڵێ من نیتر تۆ خاتم حافظ تام دقەیە نەیتوانی ئەو محافزە بێ کە جێی ڕەزامەندی کورد بێ بە تایبەت. من پێم وایە تورکمانیش گلەییان هەیە. ئاشاد کاک دکتۆر نەجمەدین عومەرکەریم محافزێک بوو کە هاتە هەڵبژاردنەوە تورکمان و عەرەبیش دەنجیان پێیدا. یعنی بەڕاستی ئەو ئەستێرەیەکی گەشی ئاوەدانکردنەوەی کەرکووک و یەکسانی کەرکووک. سڵاوتان لێبێ بەڕێزان، من ڕێبین سەبورم لەگەڵتان دەبم لە بەرنامەی چاویستاندەر کە بەرنامێکی تایبەتە بە ڕوودا و پێشاتەکانی شاری کەرکووک بۆ ئەم جارەشە میوانداری زۆر بەڕێز ڕەوەندی مەلا مەحموودمان کردووە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە شەنوکەوی چەند بابەتێکی هەنووکەیی دەکەین. سڵاو لێبێ کاگڕەوەن. بەڕێزی سڵاو لە بەڕێستان. دەست خۆش بێ بۆ میواندارێکت کاگڕەوەن. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم لە سەروبەندی ئەو هێرشانەی داعش کە لەم چەند ڕۆژی ڕابردووە کردوێتی لە ئێستادا شاری کەرکووک باری ئەمی لە کۆدایە. وەکو حیزبێکی دیاری ئەم شارە چی دڵنیایان دەدەنە هاوڵاتیان؟ زروفی کەرکووک زروفێکی باش نییە، نالەبارە. بابەتەکەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک. یەکێ لە هۆکان ئەوەیە ئەو هێزەی کە لەم شارە ئێستا بڵاوی پێکراوە یاخود با بڵین ئەو هێزەی کە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە لەم شارەیە ئەم هێزە خەڵکی ئەم شارە نییە، لە یەک نەتەوەیە لە یەک مەسەبە. بۆیە تام دەقێ نەیتوانیوە کۆنتترۆلی نە کەرکووک بکە نە چواردەوری کەرکووک بکە و ئەو حاڵەتەی کە هەشە بە حاڵەتی حەشدی شعبی ئەژمارە ئەکرێ ئەم حاڵەتە توانیوێتی زۆر بڵاو بێتەوە. ئەو بڵاوبوونە ژوای کردووە ئێستا داعش بتوانێت ئیسفادا لەو بڵاوبوونەوەی بکات، چکە لە زۆر سنوورە ئەو خەڵکانەی کە ئێستا بوونە بە حەشدی شعبی ڕنگ بێت دڵسۆز نەبن بۆ مەسەبەکەش لە هەمان کاتە بۆ منطقەکەش. بۆیە ئەتوانن لە کلێنی حەشدی شعبیەوە کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. ئەمە بابەتێکی قورسە ئێستا لە ناو شاری کەرکووک. یعنی بەڕای جەنابتان لە قسەکانتەوا دەردەکەوێت ئاخۆ نەبوونی پێشمەرگە کاریگەری هەیە لەسەر ئەمنیەتی شاری کەرکووک؟ بەتاکید هێزی پێشمەرگەی کوردستان چکە کورد لەم شارە نیوەی شاری کەرکووک زیاتریشە. بۆیە دڵسۆزی هێزی پێشمەرگە هیچ گوماناوی نییە. مبینیمان لە شەڕی داعش لە مووسڵەوە تاوەکو گەیشتە حەویجە و تاوەکو گەیشتە تیکریت و شوێنەکانی کە هەمووی سقوتی کرد، بەڵام کەرکووک بە هێزی پێشمەرگەی کوردستان زۆر بەباشی پارێزرا و خەڵکێکی زۆر شەهید بوون و جەماوەری کەرکووک ئەو کاتە گشتی دیفاعی لە کەرکووک کرد. ئەمە خۆی لەخوای ئیسپاتیەوەکە کە کوردستانیەتی کەرکووک لێرەیە ئیسپاتە بێ کە خەڵکی کەرکووک چۆن دیفاع لە کەرکووکە و هێزی پێشمەرگەی کوردستان چۆن کەرکووکی پاراست. دەست خۆشکەڕەوە پێم خۆشە پرسیارێک بکەم دواتر دێنە سەر پۆستی پارێزگاری کەرکووک. لە ئێستادا شەقامی کەرکووکی هەموو ئەوە دەڵێن کە وردە و پۆستانی کە دراوە بە نەتەوەی کوردیان دەسەندرێتەوە و بە تایبەتیان دێکشی لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێوە ڕاتان چی لەسەر ئەم بابەتە و چی چارەسەرێکتانەیە بۆ بابەت؟ خۆی لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم وەزعی کەرکووک سەبر زۆر نالەبار بوو، چکە بەشێک لە پۆستەکان لای هەواڵانی پارتی بوون، بەجێیان هێش شارەکەیان بەجێهێش ڕۆیشتن. ئەو پۆستانە یەکسەر داگیر کران لەلایەن عەرەب و لەلایەن وڵا هەندێک لە تورکمانەکانیش ڕەنگ بێچوو بێتنە هەندێک پۆست. ئەمە وای کرد ڕێژەی کورد زۆر بێتە خوارەوە. لە هەمان کاتیشا تەمەن دوایەوەی کە دەسەڵاتی کوردی لەم شارە زۆر کەم بووە
لە بەغاشەوە کۆمەڵێک وەزیر کار بۆ سیاسەتی بە عەرەبکردنیش زەختی زۆریان لەسەر کەرکووکە کرد و بەشێک لە مدیری دایرە کوردەکان یاخسون مەسوولی شعبەکان لادران و ئێمە قایممان لایە قایمەکانی ژەگەر بخینە ڕوو زۆر زۆرە و پێشتریش هەوڵمانداوە جهودمان کردەوە بەڵام نایەکدەسی کورد کێشەی نێوماڵی کورد وای کورد ئەوانە سەر بگرێەوە وای کرد ئەوە ببێتە ئەمری واقع بەسەر کووردا لە شاری کەرکووک. دەستخۆش ئێوەکو مەڵبەندی کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان کە دیارە زۆرینە لەم شارەیە تا چ ئاستێک لە زاری هاوڵاتیانەوە پرسی ئەوە دەکەن تا چ ئاستێک دەتوان لێ پرسنەوە لەو بەرپرسانە بکەن کە سەر بە ئێوەن بۆی بتوان خزمەتی هاوڵاتیان بکەن و ئادایەکی باش پێشش بە کەرکووک بکەن. وڵا بە تاکید ئێمە جۆ دەکەین خۆوانیش کوردن ئەو بەرپرسانە جۆ دەکەین لەسەر ئەوەی کە ئادایی باشیان هەبێ هەوڵ بدەن بەڵام ئێمەش مشکیلەمانەیە زۆر جار بەرپرسیشمان هەیە کادرێکی خراپە یاخود ئەدایی باش نییە یاخود لە هەندێک شوێنە خەڵک گلەی زۆر گەوری لەسرە بەڵام ناتوانین بە ئاسانی ئاڵوگۆڕی پێ بکەین ڕنگ بە هەندێک جارویست بێتمان کەسێک لا بدەین هیچێکیان هێناوە هیچ بەدڵیشمان نەبوو بەڵام ئیتر واقعی حکومڕانی عێراق وا بووە ئێوە ئەشزانن ماوەی ساڵ و نیوە بۆ 2 ساڵیشە چێ حکوومەتی موقەتی عێراقی ینی کارێک ناکات کەس خۆی پیاو خراپ بکە و ئەگەرەوە ببینن ینی سەرۆگۆزیرانی عێراق تازە بە تازاڵێ ئەگەر هەڵبژێردرێمەوە هەوڵە دەم خزمەتی عێراق بکەم بۆ گەوەی ئێستا ڕێیز وزەرانە بێ بۆیە ئەم حاڵەتا لەسەر کەرکووکیش جێبەجێ ئەبێ لەسەر ناوچەکانی دیکەی عێراقیش جێبەجێ ئەبێ بۆ ئەبینین هەموو شتەکان موقەتە هیچی کارێک نییە بڵێ بەرجەستە کراوە کارێک نییە بڵێ بەجددی ئیشی لەسەرەکرێ و ڕنگ بێ ئێستا حکومڕانی تەواوی عێراق حکومڕانیەک بێ زۆر مۆفەق و سەرکەوتونە بێ ئێمە ئەبینین لە گشت دایرەکانی دەوڵەتە خراپەکاری هەیە ئەبینین بەرتیل و بەرتیل خواردن هەیە مشکیلە هەیە کێشە هەیە بەڵام حکوومەتێکی بەهێز نییە بتوانێت چارەسەریم کێشە دەست خۆش بکە ڕەوەندیار ئێمەش دەزانین لادانی هەندێک پۆست دەبێت لە بەغداوە بێ و لە مرکزەوە بێ بەڵام ئێوە ژۆک و حزبێکی کاریگەر لەم شارەکە ئەندامی خۆتان داناوە لە هەندێک پۆستا هیوادارین یاخود هەڵگۆڕیان پێ بکەن یا خود بتوان لێپرسنەوە لەگەڵا بکەن بۆی هاوڵاتیانی شاری کەرکووک لە ئێوە و لە بەرپرسە کوردەکانیش ڕازی بن. بۆیە من ئەو پرسیارم کرد پێم خۆشە باسێکی تر بکەم کە باسی پارتی دموکراتی کوردستانت کرد دیارە پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ڕابردووە توانوێتی پۆستی سەرۆکی هەرێم ئەکتیڤ بکاتەوە توانێتی سەرۆکوەزیران ئەکتیڤ بکاتەوە چەند بابەتێکی تری ئەکتیڤ کردوتەوە بەڵام بوو تا ئێستا لەسەر پارێزگاری کەرکووک ڕێنەکەوتونە ئێوە زۆر جا لە ڕاگەیانەکانەوە دەڵێن ئەوان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە نەیانتوانی بێن لەگەڵمانە دانیشتن و پۆستی پارێزگاری کەرکووک لای بکەنەوە. وەڵام بابەتە بابەتێکی قورسەوە بەتایبەت لەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان ئەم بابەتە زۆر بە زەحمەت کەوت مشکلی زۆر قورسی بۆمان دروست کرد بەتایبەت کێشەکانی نێوان یەکێتی و پارتی بووە بە برینێکی قوڵ من بە ئومێدەم ئەم سەردانانی ئەم دوایی سەرۆکی هەرێم بۆ سلێمانی و دانیشتنی لەگەڵ هەواڵانمان بچێتە بابێکی جددیەوە و هەوڵ بدەن ئەو کێشانە چارەسەرکەن دیارە بە تەئکید ئەگەر نێوماڵی کورد یەک نەبێت یەکەم تەئسیری گەورەی لەسەر شاری کەرکووکە بێت چکەش مرکزی سیراعەکان لێرەیە لە کەرکووکە ئێوە ئەزانن مەسەلەن تورکیا هەیمەنەی لەسەر ئەم شارە هەیە عێراق هەیمەنەی لەسەر ئەم شارەیە و ئێران هەیمەنەی لەسەر ئەم شارەیە و کوردیش مقاومەتەکە لەم شارە کوردیش هەیمەنەی خۆی هەیە بەنسبەت ئەو پۆستانەی کە لە لای کوردەکانیشە لەم شارە تەمان ئێمەش سەرۆک کۆمارمان هەیە وەزیرمان هەیە مدیر عاممان هەیە جێگیری وەزیرمان هەیە و لەسەر ئەم بابەتانە بەجواب هاتوین و کاری جددیمان لەسەری کردووە هەندێک جاریش کارەکە بە دڵی ئێمە نەبووە بەڵام هەر بۆ ئەوی کارەکە بڕوێندی مەجبور بووینە یاخود ئیجبار بووینە بەوەی کەسێک قبول بکەین کە ڕەنگ بێ زۆر بە دڵیشمان نەبوو بێ بەڵام لە هەمان کاتە نەسیحەتمان کردووە هەوڵمان داوە لەگەڵی بۆی هەم خزمەتی شارەکە بکەوە هەم خزمەتی نەتەوەکەی خۆشی بکات چکە چارمان نییە لەم شارە کۆمەڵێ نەتەوە پێکەوە ژێن هەر نەتەوەی شەوڵەدا بۆ خۆی خزمەتی خۆی بکە خزمەتی گەلەکەی بکە. لە سەربەندی قسەکانت دەم سەردانەی سەرۆکی هەرێم بۆ سلێمانی لە ئێستا دەتوانی بڵێن پەیوەندی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لەکوێدایە و تەواوی حیزبە کوردستانەکان لەکوێدایە پەیوەندی نێوانیان بەتەئکید دەیوان حیزبە کوردستانیەکان بەعام بێسیقەیەکەیە ئەوە واقعە من دانی پێیانم لە نێوان هەموو حیزبە کوردستانیەکان بەڵام ئەم بێسیقەیە ئەکرێ چاک بکرێ ئەکرێ قسەی باشی لەسەر بکرێ و ئەو قسانەی کە کاک نێچیروان بارزانی ئەمجارە لە سلێمانی کردی بەڕاستی قسەی تەساموحن قسەیەکن ئەکرێت ئەو قسانە بکرێ بە کردار و کردەوەی لەسەر بکرێ و لایەنە سیاسیەکانیش لە ئێستاە لە نێو خۆمانە خراپ نین یعنی بڵین خراپین ئەوەی کە
تا ئەم دەقەیە نەگەیشتۆتە ئەوەی کە پێکەوە کاری جددی بکەین ڕنگ بێ یەکێتی و پارتی بە دەرەجەی یەک بێ ئەمانش دوو خاوەن هێزن خاوەن بەرنامەن هەردوولایەن نفوزیان زیاترە لە ئەحزابە سیاسەکانی کوردستان بۆیە گرنگە و ئێمە تەمەناکەین ئەو کارانە بگاتە یەک چکە یەکەم کەس ڕنگ بە شاری کەرکووک ئیسفادەی گەورە لەو تەباییە سپاس کاگڕان پێم خۆشەوەکو کەرکووکیە کە جەناب دەمیشاڵی من کەرکووکی و مناڵی ئەم شارەم ئێستا خەڵکی کەرکووک بە تایبەتی کورد زۆر تووڕەن لەوەی کە دەڵێن ئاخۆ لە چارەسەرەکانی بەغدا لە دانوستانەکان بە هیچ شوێک باسی کەرکووک ناکرێ ئاخۆ باس کراوە لە دانوستانەکان لەگەڵ حزب لایەنە شیعەکان باسی کەرکووک کراوە ئاخۆ سەر کۆمار کە لە حزبەکەی جەنابتانە تا ئێستا هیچی بۆ کەرکووک کردووە کە هاوڵاتیەکی زۆر دەڵێن بەداخەوە تا ئێستا نەیتوانی وەستەردانێک بکە ڕای جەنابت پێم خۆشە لەمەیە بە وردی و بە جوانی جوابمان دێتەوە بزانین هۆکار چییە پێشەکی ئێمە خەڵکی کەرکووچین کە خەڵکی کەرکووک ئێتر ئەمە دیارە چارەنووسەکەمان وایە ینی واقعەکەیە ئێمە خەڵکی کەرکوو مقاومەی جددی کردووە و ئەگەر تۆ بەبیرت بێ لە پرۆسەی ڕزگاری عێراق خەڵکی کەرکووک لەگەڵ نەتەوەکانی کەشە بچووکترین ئەزێتی کەسمان نەداوە کەرکووک لە سەردەسی خۆمان ڕزگار بوو لە ساڵی 90 بە هەمان شێوە بەڵام ئێمە ناکرێت لە سەر پرۆسەیەشی سیاسی ئەسکەری بە ئاسانی دەست لە کەرکووک بەربدەین نا ئەبێ مقاومەتی لەسەر بکەین چکە شاری خۆمانە ناکرێت تۆ زەختێک هاتە سەر و شارەکەی خۆت بەجێبێڵی ئەمە من پێم وایە کردەوەیشی زۆر خراپە و کردەوەیشی زۆر نامەنطقیە ناشکرێ ئەو کاتێک کە ئەهۆن بوو بیتەوە بە خەڵک بڵێ من نیتر چۆ خاتم بەنسبەت ئەوە بەنسبەت سەرۆک کۆمار و سەرۆک کۆمار درێغی هەیە بۆ کەرکووک بەڕاستی من لێت ناشارمەوە و پێشتریش قسەمان لەسەری کردو بەڵام بڵین ئیشی نەکردو بۆ کەرکووک ناوانیە لەسەر زەویە زراعەکان زۆر بە جددی بە جوابات لەسەر تەعیناتی کەرکووک بە جددی بە جوابادوە لەسەر پۆستەکانی کەرکووک بە جواب دێت بەڵام ئێوە ئەشزانن ینی هەموو شتێکیش بەدەست ئەو نییە عراق وڵاتێکە ئێستا ڕئیسی وزەرا هەیە کۆمەڵێ وەزیر هەیە ئەو ڕنگ بە وەزیرێ دوو وەزیری بەدەسەوە بێ هەندێک ئیشیان پێ بکە ڕاستە سەرۆک کۆمارەوە ڕنگ بێ هەندێک بابەتیش هاتبێتە پێشەوە ئەو بە ڤیتۆیەک نەهێشت بێ سەر بگرێ بۆیە ناکرێت تەقدیر بۆ ئەوە نەکەین کە هەموو شتێکی بە دڵی ئێمە نەبووە ئیشی کردووە ئیش کاری کردو بەڵام تۆ ئەوەی کە جەناب دەمش پێم خۆش بوو بەهاتبایەوەکو ڕوان شادمان جەلال چەندین ڕۆژ لێرە بمایەتەوە لەگەڵمانە بمایەتەوە لە کێشەکانمان بگەیشت بایە بەڵام من خۆشم قسەم لەگەڵی کردو دیار بوو ئەو لە پارێزگاری کەرکووک ناڕازی بوو و پێی وا بوو ئەتوانێت پارێزگاری کەرکووک بگۆڕێ کەسێکی کە دابنا بۆیە ئەبینین ڕنگ بێ ئەوە یەکێک لە بابەتەکان بوو بێ ئەمە من دیفاعنیە لێ یکەم بەڵام ئەوەی کە ئەو قسەی لەسەرێ کرد چاوەڕێ ئەوە بوو بتوانێت ئیشێکی گەورە بۆ کەرکووکە ئەمجا بێت لێرە خەڵکی دەست خۆشکاگڕەوەند بۆ ڕاشکاویت یەک بابەتێکی تر کە ئێستا ئەوە زۆر گرنگە لای هاوڵاتیان بە تایبەتی ئەوانی خاوەنی زەوی کشت و کاڵین ئێوە وەکو یەکێتی وە کورد بە گشتی ئاخۆ دەزەڵەگرن لە مافی ئەو خاوەنداریەتیە کێشەی زەویزار لە کەرکووک کێشەیەکە ئەتوانم بڵێم لە شەستەکانەوە هەیە بەڵام پرۆسەی تعریب ئەم کێشەی ئالۆستر کرد بە تایبەت مەجلیسی قیادەی سەورەی بەعس ئەم کێشەی زۆر ئالۆز کردە ملیەکە ئەم کێشانە هەیە و ئێمە بەردەوامی لە هەموو دەورەکانە کادرەکانی ئێمە کە لە پەرلەمانی عێراقی بوون زۆر بەجددی لەسەر ئەم بابەتە بە جوابهاتوون و تا ئێستاش کەس نەیتوانی و مەترێزەوی لە پیاوێکی کورد وەربگرێتەوە بابەتەکەش هەر ئەوەیە هەم سەرۆک کۆمار و لە هەمان کاتشا پەرلەمانتارەکان بە بەردەوامی لەسەر خەت بوونەوە ئێمەش وەکو حیزب دیفاعێکی جددیمان لەسەر ئەم بابەتە کردووە لە هیچ شوێنە خەڵکەکەمان بەجێنێشتووە لە هەرچی شوێنێک زەختێک لەسەر جەماوەر و لەسەر جوتیارەکان هەبوو بێ ئێمە لەوێ ئامادە بووینە لەگەڵ یان نبووینە و ئێمە بەڵێنجی بە خەڵکەکدەین کە لیان دوور ناکەوینەوە لەگەڵ یانە ئەمێنینەوە وە لە هەرچی شوێنێک ئەو زەخت و زۆرش لەسەر جوتیارەکانمان هەبێ بە جواب دێن و ئێوە ئەبینین ئێستا وەزیرێکمان هەیە لە بەغا زۆر بە جددی لەسەر ئەم بابەتە بە جواباتەوە حەقە کورد تەقدیری بکە تەقدیری ئەو بە جواباتنی بکە کە ئەو لەم ماوەی بەنیازە کۆنفرانسێکیش لەسەر زەویەکانی کەرکووک و لەسەر عەقدە زراعیەکانی کەرکووک بکە لە بەغا دەست خۆشکاگڕەوەند بینەوە سەر باسی خزمەت گوزاری لە شاری کەرکووکدا لێرە و لەوێ هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن ئاخۆ فەرق و جیاوازی دەکرێت لە نێوان هەندێک ناوچە بۆ هەندێک ناوچە کوردیەکان ئێوە چی دەڵێن لەو بابەتە ئاخۆ لە ئادائی پارێزگاری کەرکووک ڕازین بۆ خزمەت گوزاری ئەمەی کە بەڕێزە دەیڵەی فعلەن هەیە عەقڵیەتێکی لای محافظ عەقڵیەتێکی ڕێگەسپەرستیە خۆی عەقڵیەتی وایە تەبیعەتی خۆی وایە
ئەمە ڕنگدانەوەی لەسەر ئیدارەکە شێ بوو نەیتوانی و ئیدارەیەکی بەهێز دروست بکە و ئەو ئیدارەی چەندین جار ڕاپێکی بەردەمی محکەمە کرا بەشێک لەوانەی لە چواردەوری حکمیان خوارد بەڵام لە ئێستای عێراقا ئێوە ئەتوان ئەزانن یانی هەندێکیان کارەکانیان بۆ چاکرا و لە زیندان بەردران ئەمە بۆ محافظ کارێکی خراپە و مەسلەی خەدەمات و خزمەتکردنیش طبعاً پێشتریش زۆر لەسەر ئەم بابەتە بە خراپی کاری کرد و کورد بە جوابات لە ئێستاە هەندێک خەدەمات بۆ منطقە کوردەکان کراوە بەڵام لە ئاستی تۆمحی ئێمە نییە و لە ئاستی تۆمحی کورد نییە چکە ئێمە نیوەیەم شارە زیاتری تۆ ئەگەر لە 2010 بۆ 2021 سیر بکەی هەمیشە کورسەکانی کەرکووک نیوە زیاتری کورد بووە بۆی نیوەی دانیشتوانی کەرکووک زیاتری کووردە کە تۆ دەی محافزێک خۆی بە محافزی کەرکووک زانێ بە محافزی هەموو نەتەوەکان بێ بەڵام بەڕێی من بە قەنەعەتی من محافظ تام دقەیە نەیتوانی ئەو محافزە بێ کە جێی ڕەزامەندی کورد بێ بە تایبەت من پێم وایە تورکمانیش گلەییان هەیە چکە جۆم لە تەسریح و لە قسەکانیانە بێ بەڵام نەیتوانیوە محافزێک بێت ئاشتەوایی یاخود تەوازنێک لە بینی هەموو نەتەوەکان ڕاگرێت تو ئەگەر بەبیرت بێ ڕوانشاد کاک دکتۆر نەجمەدین عومەرکەریم محافزێک بوو کە هاتە هەڵبژاردنەوە تورکمان و عەرەبیش دەنجیان پێیدا یعنی بەڕاستی ئەو ئەستێرەیەکی گەشی ئاوەدانکردنەوەی کەرکووک و یەکسانی کەرکووک لە سەروبەندی و پرسیارەکە ڕەوان پێم خۆشە لە کۆتا پرسیارە بە جدی و بەسەریحی جواب بدەیتەوە ئاخۆ پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان ئێوە لە ئێستادا دەتوانن پارێزگار بگۆڕن یاخود ناتوانن من پێم وایە ئەم بابەتەش پەیوەندی بە نێوماڵی کورد بە جددی هەیە چکە ئەگەر نێوماڵی کورد یەک بواە ڕنگ بێ زۆر دەمێک بوو بماتوانی با پارێزگارێک بۆ کەرکووک دابنین چکە پارێزگاری بە وەکالەت لە هیچ محافەزەیەکی عێراق نەماوە هەر کاری بە وەکالەت لەم ئەنجومەنی وەزیرانی عێراق نەماوە تەنها لە کەرکووک ماوە ئەوش پەیوەندی بۆیە بەڕاستی نێوماڵی کورد یەک نییە وە کورد سیراعی لەگەڵ یەکتری هەیە ئەو سیراعانە وای کردووە نەتوانین لە ئێستاە پارێزگارێک دابنین و من بەخۆشم بە ئومێدم لە حکوومەتی داهاتووە بە تایبەت لە ئێستا ئومێدێک پیا بۆ بۆەوەی نێوماڵی کوردێک بخرێت چکە یەکێتیش قسەیە ئەحزابی سیاسی کوردستانی دیکەش قسەیان هەیە لەسەر ئەم حاڵی کە ئێستا هەیە و من بە قەنەعەتی من ئەم بابەتە گەیشتۆتە ئەوەی کە ئەبێ کورد چارەسەری شێشەکانی نێو خۆی بکە ئەگەر نیکە زەرەری زۆر قورسەکەین و زەرەرەکەش هەمومان ئەگرێتەوە دەست خۆشکۆتە پەیامە دۆکو بەرپرسی یەکەمی لەم شارەیەکی نیشتمانی کوردستان بە کورتی لە ئێستادا پێکەوەژیان چۆنە لە کەرکووکە نێوانی نەتەوەکان چۆنە و پەیامت چییە بۆ کەرکووکەکان ئێمە لەگەڵ هەموو نەتەوەکانە پەیوەندی باشمان هەیە هاتوچێ یەکتریەکەی و من بە ئومێدم خەڵکی کەرکووک وەکو لە ڕابردووشە مقاومەی جددیان کردووە لە هەر شوێنێ لە هەر دایرەیەکی دەوڵەتیە هەن ئەو کادرانە هەوڵ بدەن خزمەتی خەڵکی کەرکووک بکەن چکە خەڵکی کەرکووک بەڕاستی زۆر وەزعی ناڕەحەتە و ئەبێ ئێمە لە ئاست ئەو پێداویستیانەیە بین کە خەڵکی کەرکووک بەڵام خەڵکی کەرکووک ناژبێتە ڕووشک پێکەوە بستێنێ ناوێ بە ئەینەشێکی ڕەشەوە سەیری حکومڕانی کوردی بکە پێویست بەواکە ئەوەی کە باشە دەستخۆشی لێ بکەن ئەوەی کە خراپە بێنە سەرخەت بۆەوەی چارەسەری بکەین من زۆر جار لە میدیاکان هەندێک شتە بیستم زۆر ناخۆشە ینی میدیاکان بەداخۆ میدیا کوردەکان تەنها لەسەر کورد قساکەن ینی تۆ ڕنگ بێت لە قایەکانی من ببینی پێویست بەواکە میدیا کوردەکانیش ئەگەر عیبعاری کورد دەڵێن قەیتێکە با بڵێن بەڵام بای عەرەبیش بڵێن هی تورکمانیش بڵێن هی کلدو ئاشووری بڵێن هی ئیدارەش بڵێن بۆی هەموو کێشەکان وەکو یەکتری باز بکرێت ناکرێت کورد یەک مدیری هەبێت لەم شارە بەس بچی نەقد لە مدیرە کوردەکە بکەی پێویست بواکە نەقدی هەموو ئەو مدیرانە بگری کە کاری خراپەکەن و من بەڕاستی گەشببینیشم بە داهاتووی کەرکووک گەشببینم بەوەی کە کورد لەبەرەوەی خۆی خاوەن ماڵە دەسەڵاتی و هەیبەی و پێداویستەکانی کورد جێبەجێ ئەبێ بەڵام ئەمە بابەتێکە لە درەنگ و زووا کەوتووە دەست خۆش زۆر سپاس بۆ بەڕێز ڕەوەندی مەلا مەحموود بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشەویستان لە دەتانە بووین لە بەرنامەی چاویستان دەر تا بەرنامێکی تر ماڵاوە